کرا بە پرۆفیسۆر بێ هەڵسەنگاندن. بۆچی توێژینەوەکان بە لیژنەی زانستیدا تێنەپەڕی؟ لە کاتێکدا بەرزکردنەوەی پلەی زانستی پەیوەستە بە هەڵسەنگاندنی توێژینەوە زانستیەکان، بۆچی دکتۆر عەبدولواحید پلەی پرۆفیسۆری بەدەستهێنا بێ تێپەڕین بە هەڵسەنگاندنی لیژنەی زانستیدا؟ وەک ئاشکرا بەرزبوونەوەی پلەی زانستی لە زانکۆکاندا بۆ مامۆستای زانکۆ پەیوەستە بە بڵاوکردنەوە و پێشکەشکردنی توێژینەوەی زانستی. دکتۆر عەبدولواحید تا ئێستا زیاتر لە 170 توێژینەوەی زانستی بڵاو کردوتەوە لە پسپۆڕیەکانی غوددە و گرێکانی سەر و مل و ناسۆری کلێنچکە و بابەتەکانی دیکە. ئەو توێژینەوانەی کە دکتۆر عەبدولواحید لە داواکاریەکەیدا پێشکەشی کردوون بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی 6 توێژینەوەن. شایانی باسە ئەم توێژینەوانەی دکتۆر عەبدولواحید بە لیژنەی زانستیدا تێنەپەڕیون و بەبێ هەڵسەنگاندنی لیژنە قبوڵ کراون و تەنها گۆڤارەکان وردبینیان بۆ کراوە. پرسیارەکە ئەوەیە: بۆچی و لەبەرچی توێژینەوەکانی دکتۆر عەبدولواحید بە لیژنەی زانستیدا تێنەپەڕیون؟ ئەم توێژینەوانە لە کۆمەڵێک گۆڤاری گیانی ئاست بەرز بڵاو کراونەتەوە کە هەمویان ئیمپاکت فاکتەریان سەرویەکە، واتە گۆڤارەکان ئاستیان بەرزە. بەمەش ئەو بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا دەیانگرێتەوە کە ئەگەر توێژینەوەکان لە گۆڤارە ئاست بەرزەکان بڵاو کرابێتەوە کە ئیمپاکتیان سەرویەکە، پێویستی بە لیژنەی هەڵسەنگاندنی توێژینەوەکان نییە و ئاستی توێژینەوەکان بەڕادەیەکە کە فیلتەری ئەو لیژنەیە تێپەڕێنێت. واتە لە ئاستبەرزی توێژینەوە زانستیەکان پێویستی بە لیژنەی زانستی نەبووە. ئێستا تێگەیشتن بۆچی دکتۆر عەبدولواحید کرا بە پرۆفیسۆر بەبێ هەڵسەنگاندن.